السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار طاعت و عبادتي أمروش له ملايكمان قبول بك إن شاء الله تعالى. لقناح يا ملايكمان خوش ببي لمردو كان من راضي به وجيان من چاك باش بك إن شاء الله تعالى. أتين السر بابتي كتير بعنواني أوي التعاطف مع المسلمين. واتا إنساني مسلمان إنساني بروادار هاو خمو هاو ژیانو هاو بڵێن خۆشی و ناخۆشی مسلمان بێ لە هەموو کاتێک. چکە ئینسانی مسلمان ئەگەر وا بوو کەسێکە لەو کەسانەی کە خوای گەورە خۆشیوێ واتە لەگەڵ ئازاری مسلمانانە ئازار بچێژێ، لەگەڵ ناخۆشی مسلمانانە ناخۆشی بچێژێ، لەگەڵ خۆشی مسلمانانە خۆشی بگێڕێ. ئەمە ئەم مرۆڤە وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام المؤمن الذي يخالط مع المسلمين يعني مع المؤمنين ويصبر على أذاهم خير من المؤمن المسلم الذي يخالط مع المسلم ولا المؤمن. پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم لە فەرمایشتێکا فەرمێ کەواتە ئینسانێک لەگەڵ خەڵکی خۆیان لە ئازار و محنەت و لەگەڵیان نابێ لە هەموو کات و ساتێکا وە سەبرش بگرێ لە سەریان، ئەم مسلمانە خێری زۆرتر لەو مسلمانەی کە لەگەڵ خەڵکیان نییە. چونکە ئەمە یەکێکە وامان لێەکا ئێمە بەردەوام لەناو خەڵکا بژین، لەگەڵ خەڵکا بین، ئازاری خەڵک ئازاری ئێمە بێ، خۆشی خەڵک خۆشی ئێمە بێ. چکە ئەگەر وا بوو ئەو کاتە ئێمە چێ بین، ئەو کاتە ئینسان ژیانەکە خۆشە بێ. وەڵام ئەگەر خەڵکی لە تەبەقەیەکی تر بوو، خەڵکێکیشی تر لە خوارەوە بوو، ئەو کاتە ژیانەکە قورس دەبێ لە هەموو لایەک. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد الواحد إذا اشتكى منه عضوا تداعى له سائر الجسد بالسهر والحمى. كواتا فەرمی ئیماندار وە کەسێکە کە کاتی ئازارێک ئێستا تۆ هەر مرۆڤێک هەیە مەکەمێ ئازارمان بێ لە پەنجەیەکمانە، هەموو جەستەمان چیەکە ئازارەکە. ئەڵێ هەموو ئیماندارە نشوان. ئیمانداری ڕستەقینە وایە هەر مسلمانێ لە شوێنێ ئازاری بێ ئەمە ئازاری هەیە، ئەوە مسلمانی حەقیقیە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام هەموویان خۆشیان خۆشیانە، ناخۆشیان ناخۆشیانە. مسلمانی ڕاستەقینە ئاوایە، نەک وەک ئەمڕۆ خوا پەنامان بدا هەر کەسێ باوەشی کردەتە خۆیان و هەر خۆی خۆش بێ و هەر خۆی بێ و هەر خۆی هەموو شتێکی بێ، ئیتر ئەو دوای خوام کردە گشتی بە یەک جا لە ناوەچێ. ئێوە کەی مسلمانێتی و کەی دیندارێتی؟ چونکە ئەگەر وا بێ ئەم فەرمایشتانە هیچمان جێبەجێ نەکردێمە، ئێمە ئەو ئیماندارە نین کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام باشترین ئیماندار ئەو ئیماندارەش نین کە پێغەمبەری خوا فەرمی نمونەی ئیماندار ئەمەیە کە ئەوە فەرمی. وتویانە یەکێ لەو پیاو چاکانە ئەفەرمێ سێ شت هەن ئینسان ئەتوانێت تەعاتوفی پێوە بکە لەگەڵیا بێ، ئەو کاتە چێژی ئیمان وەردەگرێ. ابن ئەبی ئەجەمڕەتە ئەفەرمێ تەلاتەتون سیانن ئەگەر کۆیان بکەینەوە هەردووگیان لەتیفەن بەڵام یەک مانادا، بەڵام ئەن یەرحەم بعضهم ببعض لحەلاوەة الئیمان. ئەڵێ کاتێ مسلمانان یارمەتی یەکیاندا چێژ و چێژی ئیمان ئەچێژن، ئیمان تامێ چێژێ ئیمانداری کاتێک چێژیەکەی کە برای مسلمانت ها لە هۆڵتە تۆ های لە بغۆڵی برای مسلمانت. یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسان تام و چێژی ئیمان دەچێژێ. دووەمیانش محەبەت، هەر خۆشەویستی چۆن ئێستا من و تۆ دوو کەس زیاتر یەکتریان خۆشگەرەک، ئەوە زیاتر هانمانەدا چی بکەین مسلمانان یەکتریان خۆشگەرەک بێ، چی بە هاریکاری. ئەو هاریکاریە ئەبێتە خۆشبەختی لە نێوانی مسلماناندا. سێهەمیان ئەوەیە کە ئەفەرمێ
ئەوەیە هەندێکیان بۆ هەندێکیانی تر کە چیە بن وەک ئەوەیە لە برا و لە خۆشەوی زیاتر دەبن. ئەمە مانای ئەوەیە کە ئەمەمانش پێ ئەڵێ تعاتف واجب ئەلئینسانیە و تویانە بێژگە لە دینداری هەر واجبی مرۆڤایەتیە. ئێستا تۆ مرۆڤێک لەو دەشتا بانگێ لە تۆ بکە کافریش بێنەک مسڵمان، ئەگە ئیشەکە بە تۆ بکرێ بێ شتە دەنگەوە نابێ بڵێ وەڵام مسڵمان نییە قم چێ پێوە. ئیسلام وەمان پێڵێ وا فێری کردوین، ئیسلام فێری نەکردوین بەس ئێمە بۆ مسڵمان بۆ ئیماندار قازانجمان بێ نا. ئەڵێ ئەگە بە ڕێگایەکە چووی ئەو ڕێگایە ئازارێک لەسەر جادە بوو ئازارەکە لابە خۆ ناڵێ تەماشاکە بزان کێت یا مسلمان یا ئیماندار تێ لەدە یا کافر تێ. ئەسڵەن ناڵێ هەر بەشەر تێ مرۆڤ دێ ئینسان دێ یان گیان لەبەر دێ ئەوەڵێ لای بە. ئەو حەدیسە یعنی چی؟ یعنی هەر ئازارێک هەیە لە ڕێگای خەڵکی مرۆڤایەتی بوونەوەر تۆ لای بە. ئەمە مانای ئەوە گرێتەوە هەر ئازارێک بێت ئەبێ ئێمە مسڵمان ئەحەقترین ئەولاترین کە ئێمە ئازاری خەڵکی کەم بکەینەوە. ئەگە خەڵکی تر ئازاری خەڵک بدا ئێمە ئەحەقترە کە ئێمە چی بکەین ئازاری خەڵک نەدەین بەڵکو ئازاری کەم بکەینەوە. چونکە بۆ خوای گەورە پێمانەڵێ ئێوە لەسەر زەوی ڕەحم بکەن بە یەکتری. پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر زبانی ئەو ئەرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما. ئێستا ئێمە ئەگەر گەرەکتە ئەمانەوێ خوا ڕەحممان لێ بکە با ئێمە ڕەحم بە یەکتری کەین خوا ڕەحمەکە. ئەمە قاعیدەیە. ئیتر ناوێت تۆ بڵێ وەڵای خوای گەورە کەی ڕەحممان پێکە کەی ئەم ژیانە چاکەکە کەی ئەوەکە دەبێ با من و تۆ چاک بین هەمومان چاک بین وعد دەینە خوا هەمووی چاکەکە خۆی چاکەکە. ئێمە گێڕین ئێمە خراپین ئێمە چاکی ناکەین خۆمان خراپین. تۆ ئەتەوێ خوا چاکیکە تۆ خۆت ئەڵی کاکە خراپ چاکە ئەتەوێ خوا لە حەوتە بەخێ ئاسمانەوە بڵێ نا عەبدەکەم وانییە ئەی چییە وەڵا چاکەکە خراپە تو خۆت تەئیدی خراپە ئەەکەی ئەیخوا چۆن چاکیکە ئەیخوا زوڵم لە بەندەکەی ناکە لە عەبدەکەی ناکە خۆت چیت ئەوێ ئەوە دەکە. بۆیە مرۆڤ بزانێ هەر شتێ ئەتەوێ ڕێک بێتەوە لە ماڵە هەر لە ماڵە. ئێستا تۆ گەرە مناڵەکان بە قسە ناکە مراجعەی خۆت کە تاوانێکەکەی لێتە لە منا تاوانێک لە تۆ هاتە خۆت چاک بکە مناڵەکان مستەقیم ئاوا بە قسەتت مناڵەکە لاڕێیە مراجعەی خۆ بکە خۆت و ژنەکەت ژنەکە بە قسە ناکە یان عەکسەکەی بێژین هەمووی ئەمە ئەگرێتەوە چکە ئەبێ ئینسان مراعاتی خۆی بکە لەوە بێ چاک بێ. پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. هەر کەسێ ئازارێ تەنگانەیە نەبوونیەک شتێکی قرس لەسەر مسڵمانێک لابە لە ڕۆژی قیامەتە ئەو شوێنانەی وا سەختە مرۆڤ کەسی فریایی کەسی ناکەی خوا تێتە هەنگاوی تێتە هاوارێەوە. ئەمڕۆ بە تایبەتی لە ڕەمەزانە خەڵکی زۆر هەیە زۆر مستحق یعنی وەڵڵاهی بەعجار سێرەکەی خۆت پێ ناگرێت تەماشای بکەی. هەندێک خەڵک زۆر مستحقە بە تایبەتی کۆمەڵێک هەن ئەوانەی بێکەسن بێلانن زۆر بەزەیتان بەوان نابێتەوە. ها بەعجار سێرەکەی ماڵێکە ئافرەتێکە زەعیفە لەم دنیا خراپە ئافرەتێ زەعیفە شەرەف و حورمەت و کەرامەتی خۆی گردێتەوە شەرەفی نافرۆشێ بە دیاری چەند هەتیوەکە دانیشتووە چاوەیە چاوەڕۆی دەستی برایەکی وەک تۆیەتی الله ئەکبەر شەرەفەکەی نافرۆشێ چاوەڕۆی تۆیەتی خۆتوانێ بڕابی فرۆشێ لە یەک سەعاتە بە هەزاران دۆلاری بۆ بێ بەس لەبەر ڕەزامەندی خوا نایفرۆشی. چاوەڕۆی تۆ ئیماندارە تۆی موسڵمانە کە پارەتە ئەمڕۆ خوا دایە پێت دەیلای لێکەرەوە لەبەر خوا بچوو هەنایەوە یان ئەبینی پیاوێک کەوتەتە ژێر بارێکی قورس خوێنێکی زۆر هاتووە قەرزارێکی زۆرە بەڵام مستحەقە باس ئەوەکەین زۆر مستحەقە. ئەمە لەم بارە لەم شاخە لە سەرسانی لا ئەدەی ئەمەی یان کابرایەکی داما و بەربەخت لە خانەیەکایە خانەکەی بەکەڵ نایە سێرەکەی خەریکی خانەکە ڕمێتە ملیە هیچ دەستی ناڕوە. ئەمە هەندێ حاڵەت هەیە بینی بەڕاستی مەساتە ئەگەیتە ڕادەیە کابرا ئەگەیتە گیانی خۆی داتە تەلەڤیزیۆن کوڕ خۆی داتە دنیا خۆ ئەو باش نییە کارێکی زۆر خراپەوە نەگەیتەوە ڕادە. بەڵام ئێمە
بگەڕین بە دوای ئەو کەسانەی بەڕاستی ئینسان یان ئەڵەی سێرەکەی نوقسانی هەیە، بڕێ نەخۆشی هەیە، مناڵی نەخۆش، داما و نوقسان. ئەمانە بەڕاستی ئەمڕۆ تۆ واللهی لەم ڕۆژە تۆ یارمەتی دەی، والله خوا لە بیری ناکا لە قیامەت، واللهی لەو ڕۆژە سەختانە لە بیرت ناکا، قەت گومژ نابێ. درهەم بە درهەم خوای داتەوە. یەک ماڵێک ڕێک و پێک کە و گەرم کە و چاک بکە لەوەی باشترە پارەکەت هەرێکی 10,000 و 50,000 و 100,000 بدەیتە ئیلاولە، نە بە خواوا مەکە، بەڵکو ماڵێک بخە سەر ڕێگا و ئەو ماڵە خوا لێت قبوڵ کە، بەس ئەو ماڵە لە قیامەتا بێ شەفاعەت بۆ بکا بەستە. بەخوا زۆرە، پێویست ناکات تۆ 150 لە خۆت بە ئەڵکێنی، تۆ کەفیلی هەمووی نیت، بەڵکو کەفیلی یەکێکی. ئەمجا تۆ باشترین عەبدی، چاکترین عەبدی و باشترین مرۆڤی لای خوا. چکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەحەبُ الناس إلى الله أنفعهم للناس وأحب الأعمال إلى الله. چەندێ خۆشە باشترین کردەوە لای خوا لە کوڕەی ئەزیا. ئەم حەدیسەوە ئەفەرمی عنی لە شانی ئەم حەدیسان نییە، چکار حەدیسێ معنای خۆیە ئەوەیە کە تۆ چی بکەی کە ئیسفادەت هەبێ بۆ خەڵک، سوودت بێ، بەرهەمت بێ. ئیسلامەتی و دینداری ئەوە نییە بەس عیبادەت کەیت و تەواو، عیبادەت بەرهەمی نەبوو ئیسفادەی نییە. ئێمە مامۆسایوت پێمان ئەید ڕۆڵەکانم، ئێوە فەقێن سبەی نەبوونە مامۆستای ئاینی، نەکەن دوای خۆتان تەلەبەیە دوانتان نەبێ. واللهی ئەگەر بێت و هەر مەلایەک مرد، ئەم جوانی ئەفەرمووز لەو کەلیمە زۆر تێگەیشتوین، هەر مەلایەک مرد و دوای خۆی تەلەبەیەکی جێ نەهێشت، واللهی دینی محەممەدی بە زنیەتی ناوەتە چاو. لە قیامەتا چیەکە؟ ئەڵێ چی؟ ئەڵێ خوایە دوای خۆم کەس نەبوو. بۆیە زۆر جار ئێمە بایەخە دەینەوە گەنجانەی بۆی فێریان کەین لە دوای خۆمان بەشکەم دوو دوعای خێر بۆ ئێمە بکەن و ئەگە دوور کات نوێژیان کرد خێرێکی ئێمەی تیا بوو، ئەگە وتارێکیاندا خێرێکی ئێمە تیا بوو. جەناب تش ئەبێ وابی ئەو پارە هالات ئەبێ دوای ئەو پارە سەدەقە جاریە بێ. ڕۆژە دێم پارە نەما، بەست نەما خەڵکێ دوای تو ئەم پارە هەتا قیامەت دوعای خێرە بۆ بکە، سەدەقەی تیا بێ، بڵێ فڵانی کوڕی فڵان ساڵی ئەوەنە یارمەتیدا هەتا ئەو ڕۆژە بمری تۆ خێرە بۆ بکە، هەر دوعای خێرە بۆ بکە، وەک سەدەقەی جاری بارێتە سەرت بینێرێ. خۆ پارە تا قیامەت و پارەدار نابیت، من شەتا ئەمەکەی تر شەتا قیامەت فەقیر نابێ. ئەمڕۆ لای تۆ سبەینە لایەکێکی ترە، چکە باشترین چاکترین ئەوەیە چییە؟ سوودت هەبێ بۆ خەڵک، هەوڵتان هەوڵدەن لە هەموو کارێکا سوودت بێ بۆ خەڵک. ئێستا ئەو قورئانە ناخوێنی، تو خوا بەس مەیخوێنە بۆ خۆت، مەیخوێنە بەتەنیا، ڕەزین مەوە لە سەدەقە، خوێندە دوای تەواوت کرد خەیری توانیت خەتمەیە کرد بۆ خۆت، خەتمەیەکی ترت کرد، بڵێ خوایە ئەمە خەیری من و مردوەکانم. مردوەکان لە فکر بێ، کاتێ 250 دینارەدەی مردوەکەت لە فکر بێ، مسڵمانێکە لە فکر بێ، هەموو کارەکانی ترت، نوێژەکەت، عیبادەتەکەت، خێرەتەکەت، سەدەقەکەت بۆی بەرەم حەدیسە بکەوی. و باشترین کردارش پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام چییە؟ ئەوەیە دڵی مسڵمانێ خۆشکەی، مرۆڤێ بەخوا، یەک مسڵمان خۆشکەی خوا بە بەنێوت خاتە باشتەوە. خۆوتراوە زۆر جار ئافرەتێ لەبەر چی؟ چۆ ناو بیرەکەەوە هاتە سەرەوە، دوو لە ڕوو جەنابتان نەک بەشەرێ، سەگێک دوو لە ڕوو جەنابتانەوەی بینێتش سەگێکی ڕزگار کرد لە تینێتی، خوا خستێ باشتەوە. حەل لەبەر ئەمە. ئەوە کەی ترش پشیلەیەکی حەسر کرد و نەیە لە ئاو بخوا، کەچی خوا بە بەنێوە خستێ دۆزەخ. ئەمە مانای زۆر هەڵەگرێ، بەڵام بە کورتی ئەڵین. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بەمە شۆ ڕاناوەستێ، ئەڵێ پێم خۆشە بچم لەگەڵ مسڵمانێکە کارێکی بە من کەوتووە، ئیشێکی بۆ بکەم، ئەم ئیشەی لەگەڵا بکەم، پێم خۆشترە کەچی لە مزگەوتەکەی پێغەمبەر کە مەدینەیە عەلەیهی سەڵات وسەلام یەک مانگ عیبادەت بکەین، ئێمە ڕۆین بۆ هەفتەیەک، ئەڵێن خوایە تۆ بێژی عەمرێتر بکەم بۆ هەفتەیە، ئەوڵێ یەک مانگ لەوێ بمێنمەوە، مسڵمانە بێ بدا لە دەرگاکەم ئیشێکی بە من بکرێ خێر، ئەو ئیشە بڕۆم لەگەڵیا، پێم خۆشترە بچم لە مەدینە یەک مانگ دانشم عیبادەت بکەم. یعنی خێری لە مانگەکە زیاتر بێ داینە چەنە خێرە، تۆم فەرمایشتە بێ لە یەکی دەرەوە چەنێ خەیر و پاداشتە. بۆیە بزانین ئەرکی خەڵکە خوا بداتێ و ئەهلی ئەوە بی و بیکەی گەورەترین خێرتێ، بەس نەکوەک دەسەڵاتانی ئەمڕۆ قڕ بەسەرترین، تۆ موچەی نەدەی، تۆ ژیانی ببەڕی، معیشەتی نەدەی،
یعنی ئەو خەڵکە ئاوا داما و بەربەخت بکەی وەڵڵی مەگەر قیامەتیان گەرێ چەنە سەخت مەگەر خوا بزانێ دنیا هەرچۆن بێ بە نەداری بە تەنگانی هەر ئەڕواتەوە بێ محاسبەی دنیایش نییە بەڵام قیامەت سەختە چکە باش نییە خراپە تۆ قوتی خەڵک بگریتەوە داینێ بە کەیفی خۆت تەعاملی پێ بکە و یاری پێ بکەیت و خۆی ماڵ باوکت نییە کاک هین ئەو خەڵکەیە ئەو داماوەیە ئەو خەڵکە کە تۆ 3 مانگە کاکە دەوامەکات تۆ بێ بەرامبەریکی پێ نادەی بۆچی نەمانە لە دنیادا قەت هەوڵ مەدە بۆ پۆستێک توانیت ئیشی چاکی پیا بکە نەتکە مەیکە کورە چیتە لەم سەرێشە کورە قیامەتی خۆت تاریک مەکە ڕەش مەکە بۆ کێیکەی چێ فریاتەکەوێ بەخوا سبەینێ لارە بیتەوە ڕۆی بەخوا ئەوانەی ئەمڕۆ تەحێت بۆ بتن سبەینێ بەخوا لێت نابرسن وەبیللای هەر لە دوعاشا ناکەوێ فکرت وەبیللای هەر نایەن دوعای خێریش بۆ بکەن وەڵڵی ئەمڕۆ چەپڵەی بۆ لێدەی هەر کێ بێ چەپڵەی وەڵڵاهی سبەینێ نایە شفاعەتە بۆ بکە چەپڵە بۆ کێ لێدەی بۆیە بێ ئینسان بزانێ قیامەتی خۆی سەختە ئەبێ ئینسانی مسڵمان ئینسانی بڕوادار لەم کارەدا زۆر یارمەتی خەڵکدا بە تایبەتی ئێمە مسڵمان ئێمە ئیماندار بەڵام ئەوانەی مستحقن بە قورئان ئەمڕۆ ناشکری خوانەوە پشتی تێکەڵ بووە تو خوا بە عەزیمەتی نەفسمان بێ خەڵکەی ئەمەیشی نییە چکە داما هۆیە داماوتر هەیە ئێمە فەرقێ بکەین لەگەڵەوە کابرا بێ بۆ لامان 100 دینار قەرزار بێ بڵین فەقیرە و کابراش دەفتەرێ بکەوێتە سەری بڵین فەقیرە ئەم دوانە زۆر جیاوازە هەر لای خوا جیاوازە لای خەڵکیشی جیاوازە چکە ئەبێ ئێمە ئەوانە زۆر خەمی بخۆین بە تایبەتی زەعیفە وەڵڵی شەخصی وایە بە منی وتۆتمە کاکە نێرم بۆ لای زەلامێک بچۆ کاکە ژۆ وەڵڵی مامەسا هەموو دنیا بدە پێم ناچم ئەڵم با بە باسی ناکە وەک من وایە ئەتنێرم بۆ لای ئەمە مستحەقە مشایەتی ئەدەم ئەم پیاوەیەژە بەخوا ناڕوو سێ عەزیمەتی ئەم پیاوەکە ێ وەڵڵی خەڵکیشی وایە بێژێت نێرم بۆ لای فڵان کەس ئەی تخوا 2 نەفەرتر شێ بنێری بۆ لای تخوا 6 ترێ بنێری بۆ لای چکە ئەمانە فەرقیە جیاوازیە لەگەڵ کەسێکی ترە بۆیە ئەبێ ئێمە ئینسان مسڵمان بزانین ئەوانەی زۆر کەعنی نوقسانیان هەیە بە تایبەتی کە بێکەسن کەسیان نییە ئەو کاتێ مەتوانین یارمەتیان بدەین. الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.